بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە سەردەمی کابینەی نوێم ئازادی ڕادەربڕین ڕووی لە بەرتەسکردنەوە کردووە وەها دۆخی خەڵکیش بەرەو خراپتر چووە لە سەردەمی کابینەی نوێمدا دۆسەی ئازادیەکان بەرەو تەسکبوونەوە ڕۆشتووە و چەندین خۆپیشاندان سەرکوت کراون و چەندین چالاکوانیش سزا دراون. هاوکات لە ڕووی دارێشەوە لە سەردەمی کابینەی نوێم ستەمێکی زۆر لە موچەخۆران کراوە. لە بەرنامەی ئەمڕۆ ئەم شۆ قسە لەسەرەوە دەکەین و کاری بەرتەسکردنەوەی ئازادیەکان بۆچی دەگەڕێتەوە و بۆچی حکوومەت زۆرترین پێشێلکاری دارایی بەرامبەر بە موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە کە ئەم پێشێلکارانە ڕاست دەکرێنەوە و ئەگەر کابینەی نوێم بەسەر ئەم سیاسەتە بەردەوام بێت دۆخی کوردستان بەرەو شوێ دەڕوات. لە سایی کابینەی نوێمدا دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئازادی و خزمەتگوزاریە سەرەتاییەکان ڕۆژ دوای ڕۆژ بەرەو خراپتر دەچێت. کابینەی نوێم کە لەلایەن پارتی و یەکێتی و گۆڕانەوە سەرکردایەتی دەکرێت لە کارنامەکەیدا بانگەشەی ئازادی و ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ دەکات، بەڵام لە سەردەمی کابینەکە ئازادیەکان بەرتەس کراونەتەوە و بەدەیان خۆپیشاندان سەرکوت کراون و چەندین چالاکوان و ڕۆژنامەنووسیش سزا دراون. دوایین دۆسەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤیش دەستگیرکردن و سزادانی ژمارەیەک چالاکوان و ڕۆژنامەنووسی بادینانە بە پاساوی سیخوڕی و تێکدانی ئاسایشی هەرێم. بە پێیوتەی تیمی پارێزەرانی سزادراوانی بادینان هیچ بەڵگەیەک لە بەردەستدا نییە کە بیسەلمێنێت سزادراوانی بادینان هەوڵی تێکدانی ئاسایش و سەقامگیری هەرێمیان دابێت و بەبێ ئامادەبوونی پارێزەرەکانی ژووتیان لێوەرگیراوە و لێکۆڵینەوەیان لەگەڵدا کراوە. ئەو پەرلەمانتارە و پارێزەرانی لە ناوەڕاستی مانگی ڕابردوو ئامادەی دادگایکردنی چالاکوانانی بادینان بوون. ئاماژە بەوە دەکەن شێروانی لەناو هۆڵی دادگا و توێتی چێ قوبوڵی دەکات بە ناموسی هەڕەشەی لێ بکرێت. یەکێکی دیکە لە دۆسیەکان هەوڵی تیرۆرکردنی غالب مەحەممەد ئەندامی پەرلەمانی عێراق بوو لە شاری سلێمانی. خەڵکی کوردستان چاوەڕوان بوون لێکۆڵینەوەی جددی لە دۆسیەکە بکرێت کەچی لە ژێر فشاری پارتیدا دەسەڵاتدارانی یەکێتی سێ تۆمەتباری هێرشکردنە سەر پەرلەمانتارەکەیان ئازاد کرد. ئەمە جگەلەوەی لە ساڵی ڕابردوودا چەندین خۆپیشاندان لە سنووری پارتی و یەکێتی سەرکوت کراون. لە مانگی 12 ساڵی ڕابردوو لە خۆپیشاندانەکانی سنووری سلێمانی 7 هاوڵاتی مەدەنی شەهید کران کە داوای مافە سەرەتاییەکانی خۆیان دەکرد، کەسیش لەسەر کوشتنیان سزا نەدران. هاوکات لە سەردەمی کابینەی نوێمدا لە ڕووی داراییەوە ستەمێکی زۆر لە موچەخۆران کرا. بە جۆرێک لە ساڵی 2020 موچەخۆران تەنیا 5 موچەیان بە لێبڕینەوە پێدرا. ئەمە جگەلەوەی ئێستا داهاتی هەرێمی کوردستان زیادی کردووە کەچی کابینەکە هەر بەردەوامە لە لێبڕینی موچە. لەلایەکی دیکەوە بەوتەی پەرلەمانتاران لە سەردەمی کابینەی نوێمدا قاچاقچێتی خاڵە سنووریەکان زیادی کردووە. کابینەکە دەمێکە باسی کەمکردنەوەی گەندەڵیەکانی خاڵە سنووریەکان دەکات و چەند بڕیارێکیشی بۆ ئەو مەبەستە دەرکردووە و کاریان پێ نەکراوە. بەشێکیش لە پەرلەمانتاران دەڵێن ئێستا قاچاقی زیادی کردووە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێم لە مانگی 7 2019 لە پەرلەمانی کوردستان متمانەی پێدرا، بەڵام دوای نزیکەی 2 ساڵ لە تەمەنی کابینەکە هیچ هەنگاوێکی کردداری بۆ چاکسازی نەنراوە. لە بەرامبەریشدا پێشێلکردنی مافەکانی خەڵک زیادی کردووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربین و بەردەوامی پێشێلکردنی مافەدارەکانی خەڵکی کوردستان. میوانداری بەڕێز مامۆستا عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردووە. مامۆستا بەخێر بێن. سوپاس. بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی لایەنی دارایی دەمەوێت سەرنجی بەڕێز بزان لەسەر مەسەلەی بەرتەسکردنەوەی ئازادی لە کوردستان و بە دیاریکراویش مەسەلەی چالاکوانانی بادینان کە ئەمڕۆ دانپێدانانیشان هەر بڵاو کرا و بەسی خوڕ و هەروە بە تێکدانی ئاسایشی هەرێم تۆمەتبار دەکرێن. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میرەبان سوپاس کا حەکیم. زۆر سوپاس. خۆشحاڵم لەم بەرنامەی لە خزمەتەوەی بەڕێز و بینەرانی بەڕێزان. طبعا ئەمە لە یادی 30 ساڵەی ڕاپەڕینین سبێنە 5 3 ساڵ تێپەڕێ بەسەر ڕاپەڕینێک کە بەڕاستیش
جێگەیەوەی شانازی پێوە بکەین و لە مێژووی ئێمەیە ئەگەر دووسێ خاڵ زۆر ئیجابی زۆر گەورە زۆر نەرێنی هەبەیەکیان ڕاپەڕینەکەیە کە خەڵکی کوردستان یەک دەست یەک ڕنگ پێکەوە هەڵیان کتایە سەردام و دەستگاکانی بەعس زوڵم و ستەمیان ڕەت کردەوە ئەم مانایەکی زۆر زۆر گەورەی هەیە مانایەوە ئەم میلەتە زیندووە بەردەوامی شەبێت لە ڕەتکردنەوەی زوڵم و ستەم بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیەوەی مای خەفەتە ئەوەیە کە دوای 30 ساڵ ئێمە هێشتا هێندە لە ئامانجەکانی ڕاپەڕین نەهێنراونەتە دی و ڕاپەڕین ئەو ئامانجە گەورانەی کە هەیبوو لە ئازادی لە پاراستنی مافی مرۆڤ لە دەستەبەرکردنی مافی کاری ڕێکخراوەی حیزبی و سیاسی لەوەی لە فرەیی لەوەی کە ئینسان ئازاد بێ کەرامەتی پارێزراو بێ و وەکو مرۆڤ مامەڵەی لەگەڵا بکرێ و داهاتی ئەم وڵاتە بۆ خۆی بێ بەداخەوە ئەمانە وەکو پێویست نهاتوونەتە دی و لە هێندێ بوارە ئەسڵن ئێمە پاشەکشەمان کردووە واتوانم بڵێم هێندێ جار بەداخەوە توانین بڵێن گەشتونەتە ئەوەی کە لە هێندێ بوارە باسی عەرەبیمان گۆڕیەوە بە باسی کوردی ئەمە نای پاشگەز بوونەوە نیە لە ڕاپەڕین بەڵە ڕاپەڕینێکی پیرۆز بوو و خەونێکی گەورەی کورد بوو و دەستکەوتێکە بەراورد ناکرێت بە هیچ شتێکی تر بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئەوەیە کە بەعزێ پەیدا بووە لە حکومڕانیە کە دەڵێ لە دوای ڕاپەڕینە باسی کوردی پەیدا بوو لە حکومڕانیە لە هێندێ بوارە ڕەفتارەکان بەعسیانن یعنی بۆ نمونە ئەم دەستگیرراوانەی لە بادینان لەو ڕۆژەوەی کە هەڵمەتی دەستگیرکردنەکە دەستی پێ کردووە لە مانگی 9 ساڵی ڕابردووە هەتاوەکو ئەمڕۆ پەرلەمان کە نوێنەری شەرعی خەڵکی کوردستانە و باڵاترین دەسەڵاتیشە و دەسەڵاتی تەواوی هەیە بەسەر هەموو دەسەڵاتەکانی ترە ئێمە ژمارەیەک لە پەرلەمانتاران چەندین یاداشتمان پێشکەش کردووە لە ناو هۆڵی پەرلەمانە لە دانیشتەکانە بە فەرمی لە ڕێگەی خاڵی پەیڕەویەوە داوامان کردووە دەسەی سەرۆکاتی پەرلەمان لیژنەیەک ڕاستپێرێ لانی کەم لیژنەی مافی مرۆڤ و کاروباری کۆمەڵایەتی ڕاستپێرێ بۆی لە نزیکەوە سەردانی ئەم دەستگیرکراوانە بکە یەکەم دڵنیا بێتەوە لەوەی کە تۆمەتبارکردنیان ڕەوایە دووەم ئەو مافانەی کە هەر کەسێکی تۆمەتبار هەیەی بۆیان دەستەبەر کراوە سێەم لە کاتی ڕاگررتنیانە مافەکانیان پێشێل ناکرێت زۆڵ مستەمیان بەرامبەر ناکرێت تند و تیژیان بەرامبەر ناکرێت لە ژووری تاکە کەسیادانانرێن و مافەکانی تر کە هەر کەسێک کە ئەوەی کە پارێزەرەکەی ببینێ پارێزەری هەبێ و تەنانەت کەس و کارەکەشی سەردانیان کە بەداخەوە بەبێ گوێدانە هەموو ئەمانە ئەم یاداشتانە ئەم خاڵە پێڕەویانە ئەم داواکاریانەی ئێمە پەرلەمان بە ئەرکی سەرشانی خۆی هەڵنەستا ئەمە لە ژێر هەیمنەی دوو حیزبی سیاسی دەسەڵاتدارە کە نایەوێت هەرێمی کوردستان بچێتە سەر سکەی پاراستنی مافەکانی مرۆڤ کە نایەوێت هەرێمی کوردستان و هەرێمێکی پرشنگدار بێ و نمونەی دیموکراسی بێ نمونەی پارێزەری مافی مرۆڤ بێ و تا ئەو کاتەی کە تەنانەت بەداخەوە کە بینیمان لە پرۆسەیەکە کە ناوی دادگاییە لە ڕاستیا پڕ بوو لەستەم لەو 5 کەسە لەو 5 ڕاگیراوە و سزادران کە سزاکە بووە مای پشێوەیەکی گەورە ئێستا هەموو خەڵکی کوردستان دڕدۆنگە بەرامبەر بە سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستانە هەموو ئەزانین ژمارەیەکی زۆر دادوەری بەڕێزمان هەیە بێلایەنن ئازان چاونەترسن حەق تەحقیقەکەن بەڵام چوارچێوەی پرۆسەی دادوەری لە کوردستانە لەژێر پرسیارایە هەیمنەی هەردوو حیزبی دەسەڵات بەداخەوەی کردووە کە ئێستا خەڵک بەگومانە بەدگومانە بەرامبەر بە دادگاکانی هەرێمی کوردستان ئەمە پاشەکشەیەکی زۆر زۆر گەورە بوو و سووربوونی بە تایبەت دەسەڵات لە پارێزگای هەولێر و دۆک لەسەر سزادانی ئەم ژمارەیە لە چالاگوان ڕۆژنامەنووس لە خەڵکی مەدەنی مامۆستا بەدەل بەرواری چی کردووە هەموو تۆمەتی ئاشکرا و نهێنی مامۆستا بەدەل بەرواری ئەوەیە کە ناڕازیە لە ژیانی خۆی لە ژیانی مامۆسایانی هاوپیشەکەی لەوەی کە ئێوێ خۆپشاندان کە بووە لە دنیاە نیەتی خۆپشاندان ویستی خۆپشاندان بێتە تاوان لە دنیاشتی وا بووە بۆ ئێمە ڕاپەڕینمان بۆچی کرد کەمڕۆدان پێدانەکان بڵاو کراوەتەوە بڵین هەتا دامپێدانە کە بە ناوی ئەنجومنی ئاساییشەوە بوو بەڵام بڵین ئەنجومنی ئاسایش لێمە پارتی ویکێتی کە دوو ئەندامی پارتین سێندامیشی یەکێتین ئەندامە یەکێتەکان کە سێن دەڵێ ئێمە بەی شێوێک ڕەتی دەکەینەوە ئاگامان لەم دامپێداناننی و فەرمینی سرنجش چی بوو لەسەرەوەی کە سەرڕای و هەموو نیگەرانەی کە بوو داوایان کرد کە ئەمانە ئازاد بکرین کەچی ئێستا دانپێدانانیشان بڵاو دەکەنەوە بڵاوکردنەوەی دانپیانانی ئەو 5 کەسە باشتر ڕوونی کردە و سەلماندی کە بەڕاستیەوانە بێتاوانن و کارێکیان نەکردو شایستەی ئەو سزانە بێ شایستەی دەستگیرکردن بێ شایستەی لێپێچینەوەی دادگا و لێکۆڵینەوە بێ و جارێ ئەسڵەن گریمان لە 100% ئەم گروپە یا ئەم 5 کەسەیە ئەم خەڵکانە کاریان بۆ پارتی کرێکانەی کوردستان کردووە پەکەکە
بۆ سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان لە شەڕی داعشا پەنای بۆ پەکەکە نەبرد لە هەرێمی کوردستان پارێزێ پارتی کرێکارانی کوردستان هێزێکی سیاسی کوردیە تەنها لای نەیارەکانی کوردستان پارتێکی تیرۆرستە وەکو ئەمریکا کە بەرژەوەندی ئابووری و سەربازی لەگەڵ تورکیا هەیە و لای تورکیا باشە من یەک پرسیارەکەم لێرە چەند کەس لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر و دۆهۆک دەستگیر کراون لەسەر جاسوسیکردن بۆ دەستگای هەواڵگری تورکیا چەند کەس باس بینە دەستگای ئەنجومەنی ئاسایش دەستگاکەیان بێتە سەر شاشە پێمان بڵێ بۆ جاسوسیکردن بۆ دەستگای هەواڵگری تورکیا ئەوەندە کەسمان گرتووە سزامانداون چەند کەس لە هەرێمی کوردستانە لەسەر جاسوسیکردن بۆ دەستگای هەواڵگری ئیطلاعات و ئێران دەستگیر کراون بۆ دەستگای هەواڵگریەکانی دنیا دەستگیر کراون بۆ ئەبێ بۆ کوردە مەزلومەکە هاوسۆزی لەگەڵی ئەگەرچی واش نییە لە کاتێکا بەڵگاکانی ژێگلاکەرەوە نین لە کاتێکا بەڵگەکان ڕەتکراون لە کاتێکا ئەو هاوڕێیانەمان لە پەرلەمانتاران لە هۆڵی دادگا لەگەڵ لەو دوو ڕۆژە لەگەڵیان نابوون دڵنیامانەکەنەوە لەوەی شیروان شێروانی ئەو تۆمارە دەنگی هەر ڕەت کردوێتەوە ئەسڵان و لە بەردەم دادوەرە وتوێتیەوە دەنگی من نییە دادوەر خۆی وتوێتی ئەم بەڵگە دەنگیە ئەنێرین بۆ لێکۆڵەر بۆ مختەبەر بۆ شوێنێک کە بیسەلمێنێ ساغی کاتەوە دەنگی تۆیان نا بەبێ ئەوەی ئەمە بکە سزاکەی دەرکردووە لە هەر هەمووشی خراپتر ئەو دەزوەردانەی دەستگای جێبەجێکردنە لە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی سیاسی لە دەستگای دادوەری سەرۆکی حکومەت چەند ڕۆژێک پێشەوەی ئەو تۆمەتبارانە دادگایی بکرێن و بڕیاری ئیدانە بکرێن و سزا بدرێن بۆ لە بەردەم ڕۆژنامەنووسانە ڕایگەیان کە ئەوانە کاری ویستویانە کاری تیرۆرستی بکەن ئەوانە ویستویانە کاری گێرەشێنی بکەن ئەوانە جاسوسیان کردووە ئەوانە گروپ بوون ئەوانە باند بوون ئەوانە لەژێر پەردەیکاری ڕۆژنامەنووسیا کاریان کردووە ئێتۆ باشە کەس گەورەترین کەسی ناو حکوومەت کە دەسەڵاتی جێبەجێکردنە بەم ئاشکراییە یەت تۆمەتێک ڕاستەوخۆ ساغی کاتەوە لەسەر کۆمەڵی تۆمەتبار و دوایی دادگاژێت مۆری ئەم تۆمەتانە ئەم لە بۆچوونەکەی سەرۆکی حکوومەتەدا ئەمە پێی بڵێن چی ناوی بنین دادگا ناوی بڵێن دادگایەکی بێلایەن ناوی بڵێن پرۆسەیەکی دادوەری بۆیە ئێمە هەموو ئومێدمان لە دادگای تەمیزایە کە هیوامان وایە دادگای تەمیز شتێک متمانە بۆ پرۆسەی دادوەری بۆ دادگاکانی هەرێمی کوردستان گێڕێت ئەو کاری چییە کە بەڕێزوو ئێستا خەڵک راپەڕینی کرد بۆی ئازاد بێ بەس ئێستا سەرکوتکاری هەیە لە هەردوو دەڤەرەکە لێرە لە چەند ماوەی پێشوو بڵێن لێدان بوو لە پەرلەمانتار غالب محەممەد وە سێ تۆمەتباری هێرشکن سەری ئازاد کرا پێشتر لێرە خۆپشاندان هەبوو لە سونی سلێمانی حەوت هاوڵاتی مەدەنی شەید کران ئازارێکی قۆز نییە خەڵک دوای و هەموو ساڵە لە راپەڕین کەچی ئێستا لەسەر مافی خۆی بکوژرێ بەرچەخۆ بدرێت لە ڕاستیان ئەم مافانە مافی بەدیهین یعنی هیچ کەس ناتوانێت ڕێیان لێ بگرێ مافی دەربڕین مافی تعبیرکردنی لە خۆ مافی گرتبوونەوە مافی خۆپشاندان مافی ناڕەزایی تەنها و تەنها ئەرکی دەسەڵاتی جێبەجێکارە لە ڕێگەی ئەو دەستگایانی پسپۆڕیان ئەوەیە خۆپشاندەران بپارێزن دەستگاکانیش بپارێزن و ڕێگە نەدەن ئاژاوە دروست بێ ڕێگە نەدان خۆپشاندان و ناڕازەیەکان بەلاڕێیا برن تاکە دەستگایەکیش دەستگای پۆلیسی چالاکیە مەدەنیەکانە بەداخەوە لە زۆرینەی خۆپشاندانەکانە کەمترین ڕۆڵ بۆ ئەم دەستگایە هەیە بۆ ئەم پۆلیسە هەیە کە جلوبەرگی مەدەنیان لەبەرایەوە ئەو وەسائلانەی پێیانە مەدەنین تەنانە دەگەر لەگەڵ خۆپشاندەرانیش بەکاری بێن نابێتە هۆی کوشتن بەداخەوە ئەم دوو هێزە سیاسیە دەستیان گرتووە بەسەر ئەنجامەکانی ڕاپەڕینە ئازادیان لە خەڵک زەوت کردووە ببینە لە بادینان لە دۆهۆک لە هەولێر خەڵک مافی کۆبوونەوە و ناڕەزایی نییە خەڵک مافی تعبیرکردن لە ڕای نییە خەڵک ئەگەر بیر کاتەوە شەو لە فەیسبوکەکەی خۆیان یەک پۆست بکە بڵێ سبەینێ کۆبینەوە ناڕازین لە موچەکانمان لە قوتەکانمان کە لەلایەن حکوومەتەوە نادرێ هەر ئەو شەوە دەستگیرەکرێ لە سلێمانی گەرمیان ڕاپەڕین چەمچەماڵ کاتێک خۆپشاندانەکە ئەکوژرێ ئەگیرێ ڕاوەدوو ئەندرێ بینیمان خوێنی مناڵێکی وەکو هەرێم 13 ساڵە تەمەنی ئەمە چی لە سیاسە دەزانێ چی لە کاری تێکدەرانە ئەزانێ چی لە مافیاکان ئەزانێت تاوەکو ئەم تۆمەتانیان بخەیتە پاڵ بچی بە چەکی زیندوو بەو پێشمەرگانەی کەستەمیان لێەکەن کردوتان نە گروپی حیزبی بۆ خۆتان چەندین ساڵەکە ئێمە هاوارەکەین ئەبێت پێشمەرگە لە چوارچەوەی دەستگای نیشتیمانیا بێ قانون تەحەکومی پێ بکە
چەکەکانی تەنها لە پێناو بەرژەوەندی ئەم وڵاتە بۆ پاراستنی ئەم وڵاتە بەرامبەر بە دوژمنی ئەم گەلە بەکاربێن نەوەکو ڕووبکاتە سنگی کچوژن و کوڕی و مناڵی ئەم میلەتە بەداخەوە ئەمەیە کە منەیڵێم هەنگاوەکان دەستی پێکردو بۆەوەی کە سیستەمێکی پۆلیسی سیستەمێکی تاگڕە و بۆی کە پێشترمە بەشێک لە بۆ نمونە لە زیندانیەکان لە دۆسیەکانی پێشووترە بڵین باز دەکێک هەموو جۆرە ئەشکەنجەیەکێ خۆپیشاندان ڕێگەی پێ نادرێت ئەنی ئەوانەی کە ئازادی خوازن فشاریان لەسەرە ناوە پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ هەنگاوێکی بەهێز هەیە بۆی کە ئەم سیستەمە تاوی بێتە دیکتاتۆر و بڵین تاگڕە و هەواڵ بڵین پۆلیسی ئەوان ویستیان ئەوەیە کە حکوومەتێکی پۆلیسی بێ و دەسەڵاتێکی پێشەلکار بێ و تۆتالیتار بێ و ستەمکار بێ و چەندیش بۆیان بکرێ ئەیکەن هیچیان سڵ ناکەنەوە تەنها شکل و شێوەکەیان لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر جیاوازە لە ناوڕۆک و جەوهەرە هیچ فەرقیان نییە فەرقەکەیان زۆر بچووکە بەڵام میلەتی زیندوو ڕێگە نادا میلەتی زیندوو ڕێگە نادا ستەمکاری عەرەب بگۆڕێ بە ستەمکاری کورد بەڵام هەر دروست نەبووە ستەمکاری ڕاستە دروست نەبووە خەڵکێک لەسەر مافی هەر چەند ساڵێک بە هۆکارێک ئەم ڕاپەڕینە سپیە لە پێناو دروستکردنی ئەم میلەتە ئەم وڵاتە لە پێناو هەستانەوە لە پێناو بەرجەستەکردنی مافەکانی مرۆڤ لە پێناو ئازادی لە پێناو قوتی شەرەفمەندانەی مناڵی کورد هەر ساڵێک بۆ ساڵێک بە هۆکارێک دواکەوتووە چەند ساڵێک شەڕی ناوخۆ هەبوو دوایی شەڕی داعش هەبوو بەڵام دوجار ئەم میلەتە میلەتێکی زیندووە تۆ تەماشاکەکە حەکیم من نمونەی ئەم دەستگیرکراوانەی بادینان هەمیشە بە نمونەیەکی زیندووە بینم جاران لە دهۆک و هەولێر دەسەڵاتی سیاسی ئەیود لێرە ناڕەزایەتی نییە و لە ترسی ناڕەزایەتیەکان لە ترسی گەورەبوونیان لە ترسی تەقینەوە و دەنگدانەوە و هاتنە سەر شەقامیان یەک دوو خۆپشاندانی لە شیلاتزێ و لە هەولێر و ئەوانە بە زەبری چەک و لێدان و گرتن بڵاو پێکرد و ئێستش بۆ ئەوەی هیچ ئەگەرێک بۆ خۆپشاندان ڕێگە پێنەدا ئەم ژمارە نزیکە 30 هاوڵاتی مەدەنی سیڤیل ڕۆژنامەنووس چالاکەوان مامۆستای دەستگیر کردووە بەڵام ببینە ئەمڕۆ دەنگی بادینان لە هەر کاتێکی تر بڵندترە دەنگی ناڕەزایی بادینان لە هەر کاتێکی تر زیاتر ئەبیسترێ ئەوان ویستیان 5 کەس سزا بدەن بۆی دەنگی ناڕەزایی لەوێ خەفە بکەن بەس ئێستا دەنگی ناڕەزایی خەڵکی دهۆک لە هەموو دنیا بیسرێ وڵاتانی زلهێز ئەو ڕێکخراوانی چاودێری مافەکانی مرۆڤەکان و لە عێراق لە هەرێمی کوردستان هەموو ڕێکخراوەکانی پەیوەندیدار بە مافی مرۆڤ هەموو ئینسانێکی ویژدان زیندوو لە کوردستانە ئێستا لەسەر خەتە و تێئەگالەوەی کە لە پارێزگای دهۆک پارێزگایەکی زیندووە و ئەوەی کە ڕێگە نادا لەوەی کە وەکو پارێزگایەکی مەدەنی تعبیر لە ڕێی خۆی بکە هێزێکە کە داپڵۆسێنەرە هێزێکە کە تەنانەت لەسەر نیەتی دڵیش لەسەر کۆمنت لەسەر نامەگۆڕینەوە خەڵک دەستگیرەکە بەڵام بە دڵنیاییەوە ئێستا هەمومان دەنگی بادینان باشترە بیسین لە جاران بۆیە ئەم هەوڵانە سەرکەوتوو نابن باش بەس ئێستا حکوومەتەکە کە لە سێلایان پێکاتەوە هەمویان بەرپرسیارن یاخۆ بەرپرسیارەتەکە جیاواز ئەگەر بۆ حکوومەتەکە بۆ حکوومەتێکی پۆلیسی ڕاستی دوولایانی ساحب ماڵ و لایەنێکی میوانە یعنی ئەمە زڵمەکەین لەوەی گۆڕان بڵێن گۆڕان وەکو یەکێتی و پارتی خاوەن بڕیارە لەناو حکوومەتە و بەڵام بەڕاستی عیبەیە و شوورەیە چونکە گۆڕان دروشمەکانی جیاواز بوون ئەم دوو هێزە سیاسیە لەوەتەی هەر ناڕازگۆ بوون لەگەڵ خەڵکیە بەڵام گۆڕان کە لە کاتی هەڵبژاردنەکانە کە پشتی بە دەنگی دەنگ دەربەستووە پشتی بە هێزی چەک و منطقی چەک نەبەستووە پشتی بە منطقی پارە نەبەستووە چۆتە حکوومەت مەفروض وایە بڕیاری یەکلاکەرەوە بدا یا حکوومەت بێنێتەوە سەرخەتی ڕاستە بۆ ڕێگا و بەرژەدابوون عیبەیە لە حکوومەتێکی لەم جۆرە حکوومەتێکی لەم جۆرە لە بواری ماف و ئازادیەکانە ئەوە حاڵەکەی ئەی بینین خەریکە هەرێمی کوردستان تەنانە دەگەڕێنەوە بۆ سەرەتای ڕاپەڕین ڕۆژەکانی سەرەتا کە هێشتا بەرەی کوردستانی هەبوو دۆخەکە خەریکە بۆ جۆرەی لێتەوە بزانێ ئێمە چەند پاشە کشێمان کردو لە بواری یاساکانە لە بواری مافی مرۆڤ لە بواری ئازادیەکانە حکومت لە بواری خزمەتگوزاریەکانە تەماشاکە لە بواری کارەبا لە بواری ئاوی خاوێن لە بواری شەقامەکانە ساڵانە نزیکەی 200 کەس گیان لەدەسەدەن بە ڕووداوی هاتوچۆ زیاتر لە 1000 کەس بریندارە بن کە مندامەن بێت بەس بە ڕووداوی هاتوچۆ لەم سێ پارێزگایی هەرێمی کوردستانە ئەوە ڕێگا و شەقامەکانە اینجا تەماشاکە لە بواری خزمەتگوزاریە
حکوومەت ئەرکی سەرەکی یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی دابشکردنی موچەیە یعنی ئەو کارمەندانەی لەگەڵ یا ئیشەکان بە درێژایی مانگێک بە درێژایی مانگەکە پابند بێ ئەم ئەرکە سادانە ناتوانێت جێبەجێ بکە حکوومەتێک کە لە بوارە مەدەنیەکانە فاشیلە لە بواری دەستەبەرکردنی ئازادیەکانە فاشیلە عیبەتیایە بمێنیتەوە هێزێکی بە حکوومەتێکی پۆلیسی تاوی دەزانی ئەم حکوومەتە 100% ئەم حکوومەتە بە تایبەت ئەم کابینەیە زیاتر بە ئاراستەی پۆلیسی ڕۆشتووە و زۆرتر لە بنەماکانی مەدەنیەت مافی مرۆڤ ئازادی پرەنسیپی دەوڵەتداری زۆرتر دوورکەوتوەوە. باشە بینە سەر مەسەلی دارایەکە کە بەڕێز دەدامی ژنی دارایی پەرلەمانی کوردستانیشی لە ڕووی داراییشەوە ئێستا غەدرێکی زۆر هەم لە موچەخۆران هەم لە خەڵکی کاسبکاریش دەکرێت لە هەرێمی کوردستانە. کاک حەکیم ئێمە لە 2-3 ساڵی ڕابردووە بەڕاستی حکوومەت ئەتوانم بڵێ مێمە حکوومەت یە گیرفانی نییە و سەرەتا با لای هەمومان ڕوون بێ چۆن یەگیرفانی نییە و تا ئەو شوێنەی کە داهاتی ئەم وڵاتە لە هەموو سێ سەرچاوەکەوە هەم لە نەوتەوە هەم لە باجەوە هەم لە ڕسوماتەوە لە خزمەتگوزاری وەزارەتەکانەوە ئەگەڕێتەوە تا وەزارەت کە مەفروض وایە یەک گیرفان بێ وەزارەتی دارایی کە پێوترێ خەزێنەی گشتی چەند دوو گیرفانیکە هەیە لی تێرە بن اینجا چێتە گیرفانی پارتیویەتی قوڵترن لە حکوومەت بەدڵنیایەوە بەدەیان بەڵگەی سەلمێنن ئەسڵەن هەر حکوومەتێک کە خۆی شەفاف نەبوو خۆی داهاتەکانی بۆ خەڵک لانیکەم بۆ نوێنەرانی خەڵک لە پەرلەمان نەخستە ڕوو بە ئاشکرایی ڕوونی نەکردەوە معنای وایە فرت و فێڵ هەیە یعنی هیچ کەسێک نییە هیچ حکوومەتێک لە دنیا نییە ئەگەر حسابی ڕاست و دروست بێ بترسێ لەوەی کە خەڵک ئاگاداری حسابەکانی بێ بە تایبەت پەرلەمان ئاگاداری بێ 7 ساڵی ڕابردوو هەر یاسای بودجەمان نەبووە کە یاسای بودجە نەبوو واتە کەس نازانێت داهات چەنە کەس نازانێت چۆنیش خەرجەکرێ کەس دڵنیانیە لەوەی لە موچەکەی خۆی هیچ وەزارەتێک بودجەکەی نازانێ فەوزایەکە ئەو سەری دیار نەبێت و لەو 7 ساڵەشە حکوومەت چۆنی ویستو بۆ جۆرە موچەی دابش کردو ئێمە لە بیرمانە هەر لە 2015ەوە دوو موچەیان خوارد تا 2016 و 17 کە چارەکە موچە و نیوە موچە بوو تا 2018 بە هەمان شێوە تەنها 2019 دەموچەی تاوی هەر خوات بەڵێ تەنها 2019 پارە لە بەغداوە هات موچەیان دابش کرد بۆ جۆرەی کە هەیە لە 2020 تەنها 5 موچەی ساڵی 2020 دابش کرا حکوومەتێکی لەم جۆرە هەر ئەی بەتیایە وەزیر بی تایە تەنانەت سەرۆکی حکوومەت بی حکوومەتێکی لەم جۆرە ئەی بە ئیدعای ئەوە بکە کە بە یاسا کارەکە ئەمە حکوومەتی یەکگرتووی هەرێمی کوردستانە ئەمە حکوومەتی بەرهەمی ڕاپەڕینە حاشا ئەمە حکوومەتی بەرهەمی ڕاپەڕین نییە حکوومەتێک ناتوانێت داهاتەکانی خۆی کۆ بکاتەوە باش و لە ژێر دەستی دوو هێز دەریان بێنێ لە هەر سێ بوارە کاکەوتمان من ئەمە بۆی بیسەلمێنم کە حکوومەت شەفاف نییە ئەمە نزیکەی 20 پرسیارە لە ماوەی 6 مانگی ڕابردووە دەربارەی تەنها دارایی بۆ وەزیری داراییم ناردوون کە وەڵام باتەوە کە زیاتر لە 100 پرسیاری لاوەکیان لە خۆ گرتووە پرسیارن لەسەر داهات پرسیارن لەسەر خەرجیەکان بەداخەوە بەداخەوە لەم ڕێگەیەوە هێشتا نەگەشتومەتە ئەوەی هەمووی کۆی 20 پرسیاری سەرەکی پرسیار و بەدواداچوونی سەرەکی کە هەریەکەیان بە شێوەی مامنان وەریگرین زیاتر لە 5 پرسیاری لاوەکی تایە کە نزیکەی 100 پرسیار لەو 100 پرسیارە هیچ ئەنجامێکە دەستکەوتووە تا ئێستا نەگەشتومەتە ئەوەی کە بزانم داهاتی وەزە حکوومەت چەندە داهاتی ڕاستەقینە ئەڵبەت ئەمەش نزیکەی 11 پرسیارە بۆ سامانە سروشتیەکان کە پێشتر سەرۆکی حکوومەت خۆی وەزیری سامانە سروشتەکان بوو و بۆ ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز تا ئێستا نەگەشتومەتە ئەو ئەنجامەی بزانم بۆچی داهاتی نەوت کەمتر لە نیوەیە گەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی وەڵامی وایە نەداوێتەوە کە ناگەیت ئێستا دەڵێن لە سەڵاسی داهاتەکە بۆ حکوومەت دەمێنێتەوە بەڕوونی و ڕاشکاوی بە بەڵگەوە کە بۆتان بسەلمێنێت نەخێر چونکە ئەمە بەپێی دیلۆت شتەنانێت ئەوە تا بەپێی راپۆرتەکانی دیلۆت لە ئێمە من لە نمونەی ساڵی 2019 وەرگرتووە بە بەردەوامی نزیک لە نیوە کەمتر لە نیوەی داهات گەڕاوەتەوە ئەوەش بەهۆی چیەوە یەک گرێبەستی خراپ کە کاتی خۆی لە پێناو تحقیقکردنی بەرژەوەندی خۆیانە لە پێناو دەستکەوتنی شیرینی نەوتە لە پێناو ئەوەی کە بە پەلەپەل دەستیان بگا بە سەرچاوەیەکی داهات لە کاتێکە ئەم سەرچاوەی داهاتە لەژێر پێڵاوی مناڵی کووردا بوو یعنی ئەگەر 100 ساڵی کەش
نەود لە ژێر زەوی هەرێمی کوردستان بواە هەرهی خەڵکی کوردستان بوو یعنی ئەمەی نێویست ئەو لە کاتی خۆیان لە 2011 زۆرمان هاوار کرد کە نەوتی هەرێمی کوردستان تاڵان فرۆش مەکەن دەری مێهێنن لی گەڕێن پارەیەک لە بەغداوە بە مفت یەتە بەردەستمان ئێمە ئەوەندەمان بەسە بۆ دەسەبن بۆ ئەم پرساستیارە تا دوجار دەستیان بۆ بێت نەوتیان فرۆش و بجیان لە بەغداوە بڕی بوونەهۆیەوەی بجە لە بەغداوە ببڕێ بیان و دەستی بەغدا بکەوێ و لە دوجار نەوتەکەشیان بۆ جۆرە فرۆشکەی بینین هیچ وڵاتێکی دنیا نییە نەوتەکەی بفرۆشە کەمتر لە نیوەی دەستکەوێت بەهۆی فرۆشتنی نەوتەوە نەوت $10 بکە $6 بکە تۆ هەریە وەکو یەک موچەت پێ نەدرێت لە دنیا شتیوانە بوو بەس سەبارەت بە لێبڕینەکەش کە ئێستا نرخی نەوت ئەمڕۆ ئێستا بۆ $67 بەرز بوو بۆ ینی ئەو کاتێک کە لێبڕینەکەیان داینا $92 بوو لە مانگی 6 2020 لێبڕینەکە بەڵام ئێستش لێبڕینەکە هەر بەردەوامە ئێوە پرسیارتان کردەوە کولیژنەی دارایی ئەو هەموو جیاوازێت تقریبان جیاوازی $20 لە هەر نرخی بە یەک بەرمیل نەوتە دروست بووە بەس لێبڕینەکە وەڵامت دەست ناکەوێت ئەپرسی لەو بارەوە ئەڵێ ئێمە راپۆرتی دیلۆیتمان هەیە راپۆرتەکانی دیلۆتیش طبعاً خۆیان بە تێبینی نووسیوانە لە هەر راپۆرتێکە ئەم راپۆرتانە لەسەر بنەمای ئەو زانیاریانە ئامادەکراون کە لە حکومەت وەرمان بەرپرسیاریژین بەرامبەر لایانی سێم بەرپرساریژنین بەرامبەر بە لایانی سێم وەکو پەرلەمان یا وەکو خەڵک یا وەکو هەر لایەنێکی تر واتە لە خودی خۆیان دیلۆیت راپۆرتێکی متمانە پێکراونێ بەنسبەت ئێمەوە بەنسبەت خەڵکی هەرێمی کوردستانەوە دەستگای بەرپرز لە وردبینی لە چاودێری لە هەر پرۆسەیەکی دارایی لە هەرێمی کوردستانە دیوانی چاودێری داراییە و لە هەرێمی کوردستانە بای ئەوەندە کارمەندی ژیر و عاقڵ و بەتوانامان هەیە کە بتوانێت چاودێری ئەم پرۆسەیە بکە بەداخەوە تا ئێستا حکوومەت دەسەڵاتی سیاسی ڕێگە نادا دیوانی چاودێری دارایی بەم پرۆسی وردبینی هەسێ کە دەستی ئینسانی کووردە کە پارەشی تێناچێت گرێبەستی گەورەش ناکەی وەکو دیلۆیت و ئەوانە و دوجار راپۆرتەکانیش متمانەیان نەبێ گریمان ئەگەر ئێمە بۆی بیسەلمێنم ئێستا حکوومەت پارەی هەیە 30 ڕۆژ جارێک موچە بە تەواوەتی بدا بەبێ لێبڕین و پارەی پێویست بودجێ پێویستیش بۆ وەزارەتەکان بۆ بەگەڕخستنیان خزمەتگوزاری و پارەی پێویستیش بۆ بەرهێنان کە $1 ملیار ئەمە ئەم وردەکاریە کە من کردومە سەبارەت بە داهاتی نەوتە لە ساڵی 2019 وەک راپۆرتەکانی دیلۆیت یعنی ئەگەر پرۆسەی دەرهێنان و فرۆشتنی نەوت کە پڕەتی لە ناشەفافیەت و پڕەتی لە زیادە خەرجی وەکو خۆشی بەردەوام بێ 2020 یان 19 بۆ ئەڵێم 2019 لەبەرەوەی لە 2000 ئێستا نرخی نەوت لەم سێ مانگە هاوشێوەی 2019 لە 2020 ئێمە زانین 3-4 مانگێکی نرخی نەوت زۆر دابەزی کە ناتوانین بەراوردی بکەین بەس لە سێ مانگی سەرەتای ئێستای 2021 نەوت لە سەر $40 فرۆشێ لە سەر $50 ئێستا گەشتۆتە 60 و ئەوەنە $. تقریبا بۆتەوە بە هاوشێوەی ئەو نرخەی لە ساڵی 2019 هەبووە تۆ تەماشاکە لە سێ مانگی یەکەمە نرخی نەوت $51 بووە بەڵێ ئەگەر ڕخسەتە بێ کۆنگرەی ڕۆژنامەوانی مامۆستا دەگرێم وڵات بەسەرچ بەڵێ بینەرانی بەڕست کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەسەر سەردەراونی بادیان دەبینی لایحەی تەمیزەکەمان بڵاومان کردیتەوە بۆیە ئەوەش نێردراوی ئەوانە ئیعتیباری قانونی لە بۆ داناندرێ خارەشی تر سەبارەت بە ببورن سەبارەت بە ئەنجومەنی ئاسایش لە کۆی 5 ئەندامی ئەنجومەنی ئاسایش تەنها 3 ئەندام لەسەر 2 ئەندام لەسەر رازینە سییانیان لەسەر رازی نەبووینە کە ئەو بڵاو بکرێتەوە بۆیە ئەوانش بەیاننامەیەشان دەکرد بۆ هەموو لایەک ڕوون دەکەینەوە سزادراوان بێتاوانن ئەو تۆمەتانی خراوتە پاریان تۆمەتی بێبنەمان ئەسڵ و ئەساسی نییە و داوا لە هاوڵاتیانی کوردستان دەکەین بەو چاوەشەکاریانە هەڵ نەخەڵەتێن دڵنیا بن ڕۆژێک لە ڕۆژان وێ سڕێ هەموو ئەو کامێرەمانانە لێر دانیشتنە ڕاوەستاینە سڕێ هەمووتان دێ هەرچی چالاگوانە بنەوە بە هەر کەسەوە بە شێوازێک سیناریۆتان بۆ دەڕێژێ بۆ من بۆ کاک کامەران بۆ کاک شۆڕش بۆ کاک هەرێم هەر ئێستا نامەیەکی کاک هەرێمی لە چاتەکان بڵاو کراوەتەوە تەنها پرسیاری ئەویان کردیە پێیان گوتۆ کاکە ئەرێ حاکمی تاقیق چێ کوڕەکەمان گیرای پێی گوتونە فلان حاکمە ئەمە ڕۆژانە کەیسی ترم هەیە خەڵک دەپرسێ ئەرێ کوڕەکەم گیراوە لە محکەمە ئەرێ ئەو فلان مرکز شرطە عایدی کام حاکمیە لە تەلەفۆن جوابی دەدەم دەرم عایدی فلان حاکمە ئادی بۆ سەرۆکەکان خاڵەشیت کە دەمەوێت بگەڕێمەوە سەرێ سەرۆکەکان کاتێک کورد لە خەتەر دەبی هەرێمی کوردستان لە خەتەر دەبی دەسەن لەسەر عەرز لەسەر دۆشک لەگەڵ گەریلادا دەنیشتن و ڕسمیان لەگەڵ دەگرن و شانازی بۆ ڕسمان دەکەن کە لەگەڵیان دانیشتونە خێرە هاوڵاتیانی کوردستان لە یادەکانی
یادەکانی نەورۆز لە یادەکانی ڕاپەڕین دەسن لەگە گەریلا ڕسم دەگرن ئێستا بە تاوانی حساب کردیا پەرلەمانی کوردستانیش لە هیچ دانیشتنێک لە هیچ شێوەیەک هیچ یاسایەک نییە کە پەکەکە یان هەر هێزێکی تری هاوڕێیانمان و هاونیشتمانیانمان لە ڕۆژ ئاوا و هەرێم کوردستانی تورکیا کە بە تیرۆریزم ناسراو بن پەرلەمان ئەو مۆزوعی بە هیچ شێوەیەک باز نەکردیا تەنها جگە لە وڵاتی تورکیا فەرموچەی بە پەکەکەی بە تیرۆریزم ناساندیا قرار بوو لە بەردەم دادگای هەولێر ئەم کۆنگرە ڕۆژنامەی ئەمڕۆکردنەوە بدەن بۆچی لێرەتان هەر ئەمڕۆ لە بەردەم دادگای هەولێر بوون هێزە بیانیەکان لەشکرێکی یەکجار زۆر و زەبەلەح هاتبوون بڵاویان پێکردین لێ نەگەڕن لە بەردەم دادگای هەولێر ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی بکەین بۆیە بە ناچاری هێنامان ئێرکۆنانە لەو حەدیقەیە ئەنجامماندا هەموو لایەک دووبارە بەخێر بێن سەر و سەرچاومان دڵنیاتان دەکەینەوە کاک شێروان شێروانی و هاوڕێکانیان هەمویان بێتاوانن و ئەو قسانەی کرایە هیچ ئیوان نییە و داواش بەنە محکەمەی کرد کە ئەو دەنگە سەوتیارە بنێدێتە ئەدلەی جینایی لە قانونی عقوباتی عراقیش هیچ اعتیبارێکی لەوە داناندرێتن کاک بەشار یەک پرسیارم هەیە دادگای تەمیز گۆڕانکاری بەسەردا دەکرێت بۆ ئەمدان پێدانەوە جارە تا ئێستا دیار نییە ئەمە نامەوێت پێشیش بڕیارێکی بەڕێزان سەرۆک و ئەندامان دادگای تەمیز بکەین بەڵام دۆسەکە تا ئەو ڕۆژە نارداوە هەفتەی دادێ ڕەنگە بۆ ناوەڕاستی هەفتەیان کۆتایی هەفتە دۆسەکە بنێردێتە دادگای تەمیز لەوێن دەرێش کە گەیشت ڕقەمی تەمیزی وەرگرت یەک لە هەیەتەکانی جەزایی ئەو کاتە داوا دەکەین برێتە هەیئەی مۆسەعا بۆی زۆرترین دادوەری بەڕێز چاوپێکشاندنەوە بۆ بڕیارەکەی بکەین و دڵنیاین کە ئەو بەڵگانەی کە لەناو بڵگەی بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی کە بینیتان کۆنگرەی ڕۆژنامەوانی پارێزەر بەشدار حەسەن سەرۆکی تیمی پارێزەرانی بەرگری لە دۆسیەی سەدراوانی بادینان بوو کە باسی لەوە کرد کە وەکو پارێزەرەکان ئەو دانپێدانانە ڕەت دەکەنەوە کە ئەمڕۆ لەسەر سادراوانی بادینان لەلایەن بەشێک لە ئەنجومەنی ئاسایش بڵاوکراوەتەوە مامۆستاگەت بڕێم لای بەڕێز پێش کۆنگرەکە ویست باسی ئەو بکەیت کە ئێستا داهاتی هەرێم چەندە بەوردەکاریەوە حکومت دەتوانێت موچەی تاو بدا خزمەت گوزاری بکە تاو زۆر باش ئێمە سێ سەرچاوی داهاتمان هەیە یەک نەوت بۆ نەوت بەم دۆخەی ئێستەشیەوە کە ئێمە زانین کۆمپانیاکانی هەردوو هێزی دەسەڵات یان نزیک لەوان بوونەتە خۆرە بەسەر داهاتی نەوتەوە بە ناوی گواستنەوە بە ناوی خزمەتگوزاری جۆرا و جۆر بە ناوی ئەوەی پەیوەندیدارە بە پرۆسی بەرهەمێنان و فرۆشتنی نەوتەوە لەوێەوە پارەیەکی زۆر و زەبەلاح بۆ نمونە کۆمپانیایان دروست کردەوە بۆی کێڵگە نەوتەکان و کۆمپانیەکانی نەوت بپارێزێ لە کاتێکە پۆلیسی نەوت و گازیان هەیە حکوومەت موچەیان ئەداتێ لە پارەی من و تۆ بەڵە لە پارەی خەڵکی ئەم وڵاتە بەڵە ئەگەر بەو دۆخی خۆشیەوە بەردەوام بێ هیچ پیاچوونەوەیەکیش نەکا ئەوە لەم سێ مانگە لە سێ مانگی ئەوەڵی 2021 و تەوەقوعیش وایە نرخی نەوت ئەمساڵ لە $65 کەمتر نێتە خوارەوە یعنی لە بگاتە $65 و جێگیریش ببێت لەو نرخە و سیاسەتی ئۆپێکیش بەو جۆرەیە کە ئەمڕۆژ کۆبوونەوەیان هەبوو طبعاً من بەراوردی هەموو ساڵەکەم کردووە بە پێی راپۆرتی دیلۆیت هەموو بەرهەمی ساڵی 2019 کە ئێستا نرخ وەکو 2019 وایە و بڕی فرۆشتنیش بە هەمان شێوەیە لە 2019 زۆربەی ساڵەکە 430 تا 446,000 بەرمیلیان فرۆشتووە ئێستاش ئەوە نافرۆشن بڕی کۆی پارەی فرۆشتنی نەوت بریتی بووە لە 8 ملیار و 438 میلیۆن و 601 میلیۆن دلار میلیۆن دلار بەڵێ نزیکەی 8 ملیار و نیو دلار کۆی پارەی ماوە وتمان نزیکەی نیوە و کەمتر لە نیوەیە بریتی بووە لە 4 ملیار و 515 میلیۆن دلار واتە ئێمە لە داهاتی نەوت 4 ملیار و نیومان دەسەکەوێت ئەمە 4 ملیار و نیو لە داهاتی نەوت داهاتی دەواازە سنووریەکان چەنەیە یەکێکە لە داهاتە گەورەکان بۆ هەرێمی کوردستان طبعاً داهاتی دەواازە سنووریەکان هەرێمی کوردستان حکوومەت بەڕسمی ئاعتراف بە زیاتر لە 1 ملیار دلار ناکە لە ساڵێکە لە کاتێکە هەر خۆیان گەورە بەرپرسانی حکوومەت سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی ئەڵێن داهاتی گومرگ هەمووی ناگەڕێتەوە طبعاً ئەمە بۆ نەوت واناڵێن بۆ نەوت کە من و جەنابەت و هەموو ئەو کەسانی کە بە دوواداچوونمانەیە لە پرۆسی نەوتە ئەزانین کە بە هەدەردان هەیە گرێبەستی خراپ هەیە شەریکایەتی هەیە ئەگەر ئەوە نەمێنێ داهاتی نەوت زیاترە بێ بەڵام بۆ دەواازە سنووریەکان تەنانەت بەرپرسانی باڵای حکوومەت سەرۆک و جێگرەکەی وەزیری دارایی لە بەردەم پەرلەمانتارانە ئاعترافیان کرد بە ڕوونی
کە هەموو داهاتی گومرگ ناگەڕێتەوە بۆ خەزێنەی بە گشتی چەند مەزن دەکرێت لە ساڵێکە چەند بۆ حکومە دەگەڕێت ئەوان خۆیان تا ئێستا 1 ملیار پیشانەدەن نزیکە 1 ملیار بەڵە 1 ملیار دلار بەڵام بە خەمڵاندنی من 3 تا 4 ملیار دلارە لە ساڵێک واتە ڕێژەی بەهەدەردان لە خاڵە سنووریە گومرگەکانە زیاتر لە 2 تا 3 ملیار دلارە چۆن با من یەک خەمڵاندنی بچوو بکەم لە ساڵی 2020 ڕێژەی ئەڵگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا یا عێراق و تورکیا گەشتوتە 20 ملیار دلار ئەم 20 ملیار دلارە زیاتر لە 180 لە ڕێگەی ئیبراهیم خەلیلەوە بووە کە ئێمە ئەزانین ئیبراهیم خەلیل تەنانەت ئەم دوو هێزە سیاسیە چەندین ڕۆڵی ئەم میلەتیان لەسەر داهاتی ئەو دەواازەیە بە کوشتدا و تەنانەت زەمنێکی زۆر داهاتی ئەم وڵاتە هەر تەنها ئیبراهیم خەلیل بوو و تەنها گومرگەکان بوو موچەی پێدرا و خزمەتگوزاریشی پێکرا لەو 20 ملیارە ئەگەر لە 180 لە دەواازەی ئیبراهیم خەلیلەوە بێ ئەکاتە 16 ملیار دلار قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی یەکێک لە پێوەرەکانی داهاتە یعنی لە هەر سنووری وڵاتێکە ئەگەر بە تەنها لە سادە ئەمە کەمترینە زۆر کەمترینە چونکە بە پێی یاسای 22 ساڵی 2010 گومرگی داهات و باجی گومرگ لە لێخۆشببوونەوە لە 0ەوە دەست پێکا بۆ لە 25 بۆ هەر قەبارەی ئاڵوگۆڕێکی بازرگانی ئەگەر ئێمە لە 100 وەرگین کە کەمترینە تۆ تەماشاکە مەسەلەن هێندێشت هەیە لە 125 وەکو و بابەتەکانی مەشروب و جگەرە و هێندێشتی تری کەمالیات و ئەوانە هێندێشتیشت هەیە لە 135 ئەوانێ ئەگەر ئێمە کەمتر لە ناوەندی وەرگین لە 100 وەرگین ئەو داهاتەی بەس لە ئیبراهیم خەلیلەوە دەستکەوتووە لە ساڵی 2020 1.6 ملیار دلارە ئەی باشماخ بە پێی لێدوانی بەرپرسانی پارێزگای سنە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە باشماخەوە لە ساڵی 2020 5 ملیار دلار بووە ئەگەر ئەویش ئێمە تەنها لە 100 ئیسفادەمان لە گومرگەکەی کردبێ ئەوە داهاتەکەی بۆ ساڵێک 500 میلیۆن دلار بووە واتە بە هەردووکیان تەنها ئەو دوو دەواازەیە 2 ملیار دلار و 100 میلیۆن دلار بووە واتە 2 ملیار و 100 میلیۆن دلار ئەمە تەنها دوو دەواازە ئەی ئێمە چەند دەواازەمان هەیە ئێمە لە سنووری تورکیاوە ئیبراهیم خەلیلمان هەیە سەرزیارمان هەیە ئەمانە نێو دەوڵەتین لە سنووری ئێران حاجی ئۆمەران باشماق پەروێزخانمان هەیە ئەمانە نێو دەوڵەتین لەم ڕۆژانە پشتەش سەیرانبەن بوو یا پشتە بوو یەکێکیان کرایە نێو دەوڵەتی ئەویش دەواازەی نافەرمیشمان هەیە پشتە کێلێ سەیرانبەن شۆشمێ ئەمانە لە سنووری ئێران لە سنووری سووریاشەوە سێمێڵکا لەگەڵ وەلیدمان هەیە واتە ئێمە نزیکەی 6 دەواازەی گەورەمان هەیە کە گەورەترینیان ئیبراهیم خەلیلە یعنی من بەلای کەمەوە خەمڵاندومە بە 3 تا 4 ملیار دلار ئەگەر 3 ملیار خەزێنەی حکومت 1 ملیارە باش اعترافەکەن بەوەی کە هەمووی ناگەڕێتەوە بەس پێمان ناڵێن چەند باش و سەرۆکی حکومە دەڵێ هەمووی ناگەڕێتەوە و بە ڕۆژی ڕووناکیش قاچاقچیەکانیان نەبینین من خۆم سەرۆکی بەڕۆبەری گومرگی بەڕۆبەری گشتی گومرگ باسی لۆ کەیس باڵگەیەک هی سەرمێنەرێک کە بڵێ قاچاقچیتی لە خاڵە سنووریەکان هەیە من خۆم باشە تڕێلەکانم بینیوە لەگەڵ شۆفێرەکان قسەم کردووە و بەراوردم کردووە و لەگەڵ قاچاقچیەکان لەگەڵ نووسینگەکانیان لەگەڵ ئەوانەی کارەکان ڕێگەخان قسەم کردووە وتومە بارێکم هەیە بۆ بەدواداچوون تەبعاً خۆگەنا من نە بازرگان منەکە هەموو کەس منە ناسێ من بازرگانی ناکەم وتومە بارێکم هەیە باری کاهوە بۆ نمونە بەچەند بۆ مێنی لە باشماخەوە پێوتوم 3000 دلار سیگەڵە وتومە مەسەلەن بارێ هەنارمەوێ لە ستۆریاوە بۆم بێنی بەچەند بۆ مێنی ئەوەندە دلار یعنی ئەوە نییە بڵێ شاراوە بێ نهێنی بێ بەڵە و کێش ئەوێت من ئەتوانم ئەمانە بە دۆکیمنت و دەیان راپۆرتی هەم من هەم پەرلەمانتارانی هاوڕێمان هەم میدیاکان ئەمانە بە ئاشکرا هەن بۆیە ئەوە داهاتی هاتوو لە گومرگەوە سەلمانمان کە 3 تا 4 ملیار دلار ئەگەر تەنها 3 ملیار دلاریش بێ ئەی لە باجەوە چەند بەڵگەنامەی فەرمی باج بەم دۆخە شێواوەی کە هەیە بەم ستەمکاریەی کە هەیە تۆ تەماشاکە یاساکە یەک یاسایە بەڵام نزیکەی 800 کۆمپانیای نەوت لە کوردستانە 1 دینار باج نادەن دوکانێکی سەرتاشخانە دوکانێکی فرۆشتنی مریشک دوکانێکی پەرەمێز فرۆشتن دوکانێکی مارکێتێکی بچووک باجەدا
و بە پێی بڕەکەشی و ناشتوانێ لی دەرچێ و تاوەکو باجەکەش تەسلیم نەکا ئیشوکاری فەرمی و یاسایی بۆ ڕناپەڕێنن هەر ساڵێک. بەڵام ئەگەر 800 کۆمپانیای نەوت تەنها 400 تا 500 شیان چالاکیان هەبێت کە باج نادەن بزانێ ئێمە چەند خەسارێکی گەورەکەین. هەموو کۆمپانیەکانی بواری ئینتەرنێت باج نادەن، یەک دنیا کۆمپانیای تر بەناوی وەبەرهێنان ئۆتۆمارکراو باج نادەن، ئەوانەی پاڵاوگەیان هەیە باج نادەن، ئەوانەی کە زۆرێک کۆمپانیا کە لە بنەمایە یاسای وەبەرهێنان نایگرێتەوە گۆڕیویانە بۆ یاسای وەبەرهێنان کە یاساکە خۆی یاسایەکی خراپە ئیعفایانەکە لە باجدان کە بەداخەوە ئەم هەموو باجەمان لە دەستە چێ، یعنی ئەم هەموو خراپەیە هەیە. اینجا داهاتی باج لە ساڵی ڕابردوو 584 ملیار دینار بووە. ئەی داهاتی وەزارەتەکانی تر کەس تەسەورەکە مەسەڵەن وەزارەتی داد 113 ملیار دینار لە ساڵێکا داهاتی هەبێ، ئەی وەزارەتی ناوخۆ تەنها داهاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لە 2019 150 ملیار دینار بووە. بەس ئەو بەڕێوەبەرایەتی بەس تەنها بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی کە بەراورد بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بچووکترە قەبارەکەی 150 ملیار دینار بوو. ئەزانی هەموو پارەی کە مندامان چەند ملیارە لە ساڵێکە 100 ملیارە. 100 ملیار یعنی هەموو موچەی موچەخۆرانی خاوەن پێداویستی تایبەت لە کوردستانە تەنها بەڕێوەبەرایەتێکی بچووکی وەکو هاتوچۆ لە سلێمانی ئەتوانێت دابینی بکە. ئەی هەولێر کە قەبارەکەی گەورەترە، ئەی دهۆک، ئەی گەرمیان، ئەی ڕاپەڕین، ئەی هەڵەبجە. من هەر هەموو داهاتی وەزارەتەکانی ترم خەمڵاندووە بە 1 تریلیۆن دینار 1 ملیار کە لە باج و ڕسوماتە ئەوەی لە وەزارەتەکانی ترەوە. باش ئێستا هەرسێکیانی کۆ کردوێتەوە. باشە ئەفوو فەرموو ماشەڵڵا وەڵگەنامەی زۆر مێناوە لەگەڵ خۆمە. بەڵێ کەواتە ئێستا تەماشاکە 6 تریلیۆن و نیو دینار لە نەوتەوە دەستمانەکەوێت. ئەم بەڵگەنامەی فەرمی حکومەت خۆیەتی ئەوەش کە کەمتر لە نیوەکە دەمێنێتەوە. 4 تریلیۆن و نیو لە گومرگەوە ئەوە 11 تریلیۆن دینار. باش 1 تریلیۆن لە باج و وەزارەتەکانی ترەوە ئەوە 12 تریلیۆن دینار. باش ئەی هەموو پارەی پێویست بۆ بەڕێوەبردننی هەرێمی کوردستان ئێستا چەندمان پێویستە؟ تەماشا بۆ موچە ئێمە هەر مانگێک 895 ملیار دینارمان پێویستە بەڵاگەر بە تاواتی بدرێت بەبێ لێ بڕین. بۆ 12 مانگ ئێمە پێویستمان بە 10 تریلیۆن و 740 ملیار دینار هەیە لە ساڵێکە. بەڵێ ئەی خەرجی وەزارەتەکان 1 ملیارە 1 ملیار دۆلار واتە 1 تریلیۆن و 450 ملیار دینار. ئەی بۆ وەبەرهێنان با ملیارێکیش دانین بۆی هەلی کار بڕەخسێ کە حکوومەت ئێستا نیەتیەوە 5 دانە ساڵە هیچ پارەیەکی بۆ وەبەرهێنان تەرخان نەکردووە. ڕۆژ بە ڕۆژ بێکاری زیادە بێ، ڕۆژ بە ڕۆژ گەنجەکان بێکارترە بن، ئیشیان دەست ناکەوێ، بە هەزاران دەرچووی زانکۆت هەیە نە لە حکوومەت دامەزرێن نە هەلی کاریشیان بۆ ڕەخسێ. بۆ لە بەرەوەی حکوومەت هیچ بڕەپارەیەک تەرخان ناکا بۆ وەبەرهێنان تاوەکو هەلی کار بڕەخسێ. و بۆ بەرهێنان 1 ملیار دۆلار دانین کە 1 تریلیۆن و 450 ملیار دینارەکە کۆی گشتی بە تێر و تەسەلی پارەی تەواو بۆ موچە، پارەی تەواو بۆ بەگەڕخستنی وەزارەتەکان و خزمەتگوزاری، پارەی پێویست بۆ بەرهێنان ئێمە 13 تریلیۆن و نیو پارەمان ئەوێ. ئەی لەوانی کە حسابمان کرد چەند تریلیۆن بوو نزیکەی 12.5 تریلیۆن دینار. لەنەوتەکە خاترت گرتون کەمتر لە نیوت بۆ داناوە 100% ئەو ڕقەمانە کەمترینن. باوەڕتان بێ کەمترینە و داهاتی هەرێمی کوردستان لەوە زیاترە، لە نەوت لەوە زیاترە، لە گومرگ لەوە زیاترە، لە باجی لەوە زیاترە. ئەی لێبڕینەکە ئێستا بە هەڵناوەشێنەوە لە کاتێکە داهات زیادی کردووە. ئەمە زوڵم و ستەمکاریەکەیە. ئەمە ستەمکاریەکەیە کە ئێمە ئەوانی کە ئاگادارین ئەزانین داهاتیان وڵاتە چی لێت، ئەزانین قاچاقچیەکان چەندیان دەسەکەوێت، ئەزانین کۆمپانیەکانیان چۆن خۆیان لە باجە دزنەوە بە ملیار دۆلار پەیاکان لەم وڵاتە 1 دینار باج نادا. تۆ تەماشاکە ئەمە 13 کۆمپانیای لە سنوورەکان ئیشەکەن. چەند کۆمپانیا؟ 13 کۆمپانیا. چەند باجەدەن یا هیچ نادەن یا فێڵیان کردووە 1 ملیۆن ئەدەن لە کاتێکە 1 ملیۆن دینار 1 ملیۆن دینار لە ساڵێکە. لە کاتێکە ئەم وەرەقەیە چییە؟ داوێتی بۆ کۆمپانیایەک. ئەمە وەرەقەیەکە تەنها کۆمپانیایەک دروستیەکە ئەم ئۆتۆمبیلە هات تۆماریەکە و ئەوانە 5,000 دیناری لێ وەرەگرێت لە شۆفێرەکە. لە ڕۆژێکا چەند ئۆتۆمبیل؟ 1000 ئۆتۆمبیل بۆ نمونە لە باشماخەوە 1000
5,000 ئەو 5 ملیۆن دینار ئەی لە مانگەکە 150 ملیۆن دیناری دەسەکەوێ ئەی چەندی ئەداتەوە بە حکوومەت لە 120 لە دنیا نەبووە پرۆسەیەکی کارێک کە تەنها دوو کارمەندی بووە لەگەڵ کۆمپیوتەر و پرنتەرێکە من و تۆ لە ماڵی خۆمان نەتوانینەوە بکەین بۆ هەر دەواازەیەکی سنووری دوو کارمەند با بەلای زۆریشەوە بڵێن 4 کارمەند کە یەکی 500,000 موچیان بێ کە 2 ملیۆنەکە ئەتوانێت 130 ملیۆن دینار بۆ حکومەت بگەڕێنێتەوە ئەم کۆمپانیانە چۆنی ئەم گرێ باستانیان دەستکەوتووە بە کێبڕکێ بێگومان نەخێر ئەمانە کۆمپانیای هەردوو هێزی دەسەڵاتن خۆیان دایان ناون و کێبڕکێ نەبووە منافەسە نەبووە گرێبەستێکی هاکەزاییان هەیە لە 180 ئەو داهاتە بۆ خۆیان نەگەڕێت بەس ئێستا بڕێرەکانی حکوومەت کە لە مانگی 3 ساڵی ڕابردووە خاڵە سنووریەکاندرا هیچ ئەنجامێکی نەبوو هێزی و بەشکەوتیە مانگیەک پێکی دێنن قاچەقچێتی ڕێگری لێ دەکەن ئەڵێن ڕێکی خەینەوە نایکان ئەمە طبعاً گومرگ لەم دۆخە ئەگەر تەنانەت قاچاقچێتی نەبێ و ستەمکاری نەبێ و دزیتیان نەبێ و بەتاڵان بردنیتیان نەبێ هەر خۆی پێویستی بە پیاچوونەوە هەیە یەک ڕێنمای یەگرتوونیە یەک سیستەمی ئەلکترۆنیتیانە بە یەک شێوە بەڕێوە نابرێن شێوازێکی پێشکەوتوویتیانە پرۆگرامیتیانە یعنی تۆ ئەگەر بە کەمترین پێداویستی سەردەمیانە لە ڕووی ئیداری و تەکنۆلۆژیەوە ئیدارەی خاڵە دەواازە سنووریەکان بدەیت کە گومرگی لێوە داهاتێکی گەورەیە یعنی شادەماری ئابووری ئەم وڵاتەیە ئەتوانی داهاتیا بکەیتەوە بە دووقات کاتم زۆر کەم بەس کابینەکە هیچی کرد بۆ خاڵە سنووری بەداخەوە تا ئێستا ئەو هێزەش کە خۆیان قەراریاندا دروستیکەن بۆی ئەم ڕێگری و دزی و چەتەی و تاڵانیە لەسەر سنوورەکان نێڵن تا ئێستا ئەوەشیان دروست نەکردو ئەوشیان نەکرد باش دۆسیێکی تر مەسەرەی خاوەن پێویستی تایبەتەکان باسکت کە زۆر زوڵمیان لێ دەکرێت بە زوزان پێشتر دۆسیەکت کار لەسەر کرد بوو کە لە بەغداوە پاریان بۆ هاتووە بەڵام لێرە پێیان نەدراوە طبعاً کا حەکیم ستەم هەر ستەمە بەس بەڕاستی هێندێ ستەم ئینسان بێزی لێکاتەوە ڕەنگە ئەوەی کە 150,000 یعنی تۆ وەرە چی دەکا تۆ مەسەلەن کەسێک عفو قسە پرسیارکە قسەکەت بیر نەچێت پرسیارەکەت بیر نەچێت یعنی کەسێک بۆ نمونە موچەکەی 3 ملیۆن دینارە لە سابیسێکی لێبڕی تا ڕادێک بارحاڵ زوڵمە ستەمە بەس بارحاڵ بەس تۆ مناڵێکیشە لە دەماغ 150,000 دیناری هەیە نایدەیتێ یعنی کەسێک خاوەن پێداویستی تایبەتە لەسەر کورسێکی جوڵاوە 4 مناڵی هەیە کرێ چییە تەنها 150,000 دیناری هیچ خزمەت گوزاریەکی تری ڕاستەخۆ ناڕاستەخۆی پێشکەش ناکەی 150,000کەشی نایەتێ لە ساڵی 2020 5 پێیان داون لە ساڵی 2020 ئەی ئەو خاوەن پێداویستی تایبەتانە چۆن بژین بە تایبەت هەژارەکانیان باش ئەو گریمان لە ساڵێکە 750,000 لە 2020 ئەگەر 5 موچەیان وەرگرتە بێ هەرێکی 750,000 کەمترین موچەی یعنی هەر کەسێک مەفروض وایە ئەوەندە بێ گریمان خۆت پارەت نییە و ڕاستەکەی داهاتی نەوت بەو جۆرەیە کۆرۆنا هەیە نازان چی هەیە هەموو پاساوەکانتانمان بەڕاست زانی بەڵام ئەمە بەڵگەیەکە من لە دایرەی باس و لێکۆڵینەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەرم گرتووە باشە لە ساڵی 2020 لە بودجەی تەرخانکرا و دوو جۆر پارەی وەرگرتووە حکوومەتی هەرێمی کوردستان جۆرێکیان بۆ موچەی ڕەواتب موچەی کارمەندان موچە خۆران جۆرێکیان بۆ چاودێری کۆمەڵایەتی لە بابی چاودێری کۆمەڵایەتیە 396 ملیار دیناری وەرگرتووە وەریگرتووە بە عنوانی چاودێری کۆمەڵایەتی 396 ملیار هاتووە لە بەغداوە ئەوە تا بۆ هەر مانگێکیش ینی من بەڕوونی لە بەردەستمایە بەم جۆرە بۆ نمونە لە مانگی 7 ملیاریان وەرگرتووە لە مانگی 340 ملیار لە مانگی 571 ملیار لە مانگی 955 ملیار لە مانگی 56 ملیار لەم 396 ملیار دینارە کە بۆ چاودێری کۆمەڵایەتی هاتووە کە ئەڵی چاودێری کۆمەڵایەتی دووفی ئاگرێتەوە خان پێداویستی تایبەت کەمەندام لەگەڵ هەژارەکان لە کوردستانە لە 2015ەوە موچەی هەژارەکان بڕاوە ئەوانەی کە هیچ موچەیەکیان نییە مەسەن ئافرەتێکی فەقیر بێسەرپەرشت 3 مناڵی هەتیوباری هەیە 1 دیناری ناداتێ حکوومەت ئافرەتێکی هەتیوبار داما و فەقیر هاوسەرەکەی بەهۆی تاوانێکەوە گیراوە سزادراوە لە سزنایە 5 مناڵی هەیە چی بکە سوال بکە حکومە دەبێت 150,000 200,000 300,000 باتێ بژی ئەمەی بڕیوە لە 2015ەوە باشە کەواتە تەنها
چاودێری کۆمەڵایەتی پاراستنی کۆمەڵایەتی لە کوردستانە موچەی کەمەندامانە مانگانە 12 ملیارەکە ئەمان 306 ملیاریان بۆ هاتووە بە درێژایی ساڵەکە لە بەغداوە 5 جار موچەیان دابش کردووە هی 2020 سێ جاری 2019 ئەوە هەشت جار باش هەشت جارەکە کاتە نزیکەی 100 میلیارد دینار ئەی چەند خوراوە لە 100 میلیارد لە 396 میلیارد دەرکە 296 میلیاریان دابش نەکردووە باش چیان لێ کردووە بەڕاستیە بێ حکومت وەڵام باتەوە خۆ بەراچوون کردووە من پرسیارەکەم نردووە بەداخەوە خۆیان پرسیارە پەیوەندیدارە بە سەرۆکی حکومت و وەزیری داراییەوە کەچی پرسیار و بە دوواداچوونەکەی منیان نردووە بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە ئاگای لە پارەی خاوەنپێداوی تایبەت هەر نییە باشە زۆر بە کورتی سەبارەت بە هەژاری و بێکاریش زۆر زیاد زۆر بە کورتی بەداخەوە هەژاری و بێکاری دۆخێکی زۆر خراپی خوڵقاندووە و سەرچاوی بەشێکی زۆر نەخۆشیەکانن و لە هەر شوێنێک ڕێژەی هەژاری ڕێژەی بێکاری زیاد بوو کێشە کۆمەڵاتیەکان زیادە بن دزی زیادە بێت تاوان زیادە بێ ئەوانی دڵاوازن پەنابەنە بەرلادان پەنابەنە بەر کێشەی جۆرا و جۆر و تەنانەت مەترسی گەورەی ئەمنی قەومیش دروستەکە لە هەر وڵاتێکا کە هەژاری و بێکاری زیادە بێ تەماشاکە خەڵکێکی زۆر سەری خۆی هەڵەگرێ ساڵ بە ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراندنی نەبووە هەلی کاریشی نەڕەخساندووە هەر ساڵێک چەندین هەزار گەنج بێکارە بن و ئەم بێکاریە لە 2021 ئەگەر بێت و لەگەڵ بەغدا هەرێمی کوردستان ڕێک نەکەوێ و موچە بە ڕێکفێکی دابش نەکە و پارە بۆ وەبەرهێنان تەرخان نەکا کە هەلی کارە ڕەخسێنێ بەڕاستی ئەبێت چاوەڕێی مەترسی گەورەی لێ سوپاس دەکەین مەلەفی زۆرتی ناو ئینشاڵڵا لە بەرنامەیەکی ترا قسەیان لەسەر دەکەین ئینشاڵڵا سوپاس دەکەم سوپاس بۆ میرەران بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ